ئەگەر کوڕێکی گەنج کچێکی خۆشویست و دوایی بە باوکو و دایکی وت بچنە داوای ئەو کچە بۆم ئەوە ئەبێ ئاگاداری ئەم مەسرەفانە بێت بێجگەلەوەی یەکەم جار کە بانیەکەن دەستی کەسێک ماچکە لە ماڵی کچەکە ئەم دەست ماچکردنەش بۆ خۆی یەکێکە لە نەریتە سیر و سەرنجڕاکێشەکانی ئەم وڵاتی ئێمە ئەم کوڕە بێ بۆ دەستی کەس و کاری ئەو ماچکات و مەجموعە دەستیش دانن کە بێ ئاوا بەسەرە پیاڕات و دەستی میان ماچکات بەڵام مەسرفەکانی ژەولاوە بۆستێت یەکەم مەسرف لەم شەکراوخوانەوە دەست پێکات لەگەڵمان نابن شەکراوە بۆ لای ئێمە ینی 3 ملیۆنی تێچوە 4 ملیۆنی تێچووە وەکو بڵێ مەسرفێکی زۆرە و لەسەر شانیە و عایلەیەکەوێ و ئاڵتونکردن تقریبان 55 وەرەقەی تێچێت خۆی ژیانی هاوسەری ئەوە سەرکەوتووە کە ئاڵتونی زۆر نەبێ بوو بە باو سێ مەسرف جلی بووکە 100,000 و 80,000 بەرەبەر ڕوا تا 200,000 سارە ڕازانەوەی بووکە نرخی سێر ڕازانەوە لە 10,000 هەتاوەکو 20,000 وێنەگرتن بۆ یادگاری بۆ نمونە ئەلبومی گەورەمان هەیە سارەکەی بە 225,000 دەڕەسن نرخی چاکردنی بوشە یا قڕازانەی بوشێ 350,000 دینارە هەر لە دوای کە شەکراوەکە کوڕی ئیتر دوای ئەوە ئێنی بۆ هەڵێک ئەمی و پاقلا و شش دانیت بۆ هەر کەسێک یاخود بۆ چەند کەسێک ئەم پاقلا وشتەنەدانیت ئەمەش مەسرفێکی ترە لە مەسرفەکانی زەواج بەس خەسوومتی خۆم مەسرفەکە یەکەم آخر یەکتری ئاوا بە کۆمەڵ نابیندرێ تقریبا 700,000 تێئەچێ ئەکرێ و دولار ڕێکەون ڕێکەوتن هەبێت لە بینیانە لە جاتێ و لە قایەک 600 شەکراوە 500 شەکراو بخۆنەوە لە ماڵێک بیکەن و 30 شەکراوێک برن کە دیار بێت و بۆ کەسە نزیکەکانی خۆیان وڵایترەوە بۆ ماڵە کەوتووە ماڵی وایە ئەسڵەن هەر داوای هیچ ناکە بەڵام خۆ ینی کە ئەڵێ هیچ ئەبێ خۆش وجدانە هەبێ ینی ئەو کچەکەی بەخێوکردو حەزەکەی بە سلوبێکی جوان بە شێوەیەکی جوان شەکراوی نەستەلە زۆگرانە نەستەلە هەمانە 9250 هەمانە 5750 یعنی بە کوی گشتی چەندێکی تێت وڵی شەکراوە هەبوو لە ئێمە ینی 3 ملیۆنی تێچوە 4 ملیۆنی تێچووە شەکراوی شێ بەڕاستی بە 150,000 کۆتایی وڵا بەس ئەو کەسە خۆی ئەتوانێت گەدە سەڵاتە نەبێ و نەتوانی و ینی بۆ نەکرێ نەیکەی باشە ئەگەر بۆیشە دەکرێ بیکەی باشە ئیترەوە وەکو بڵێ مەسرفێکی زۆرە و لەسەر شانیە و عایلەیەکەوێ و وەکو بڵێ شتێکە زۆر قورسە لەسەر شانی بازیە کەس بز ئەگەر بۆت بکرێ بیکەی باشترە 4 ملیۆن دینار بڵێ هەش بۆ کە بیبات شەکراوە نرخی یەک دانەی 9250 یعنی ئەگەر ماڵەکە ئەوەی قاوەیەک ئەگەر ماڵەکە بێت و داوای 200 شەکراوکە ملیۆنێک و 850,000 تەکلیفەکە داواش کراوە بژراوە زۆر بەڵێ من لەم ڕۆژانەیە خۆم 275 زانم فرۆشتەوە ئەگەر بۆیشە نەکرێەوە هیچ ئێستا بڕۆ لە تورکیا ئوسلوب وایە سێرەکەی ئەڵلقەیەگەکەیتە پەنجەی و گواستنەوە تەواو ئێستا من بێ حەفلەی بۆ بکرێەوە بێ شەکراوی پێ ئەو مەسرفەی کە ئەو کوڕێکا لە شەکراخواانە بیا بن ئەساسی ناوماڵ و کۆمەڵە شتی پێویستی باشتر نییە بەڕێی جەنابێت بەرەوەڵڵا یعنی من ئاسایەکی کەم لەوانەی کە حەز بکەم کچەکەم داوای هیچ نەکە هەیە کێتە ژوور یەکسەر شتێکم پیشان بە کە نرخەکەی لە 4,000 دینارەوە بێ ینی کەمتر لە 1,000 دینار یعنی ئەگەڕێ بە دوای شەکراوێکە کە نرخەکەی لە 500 دینار بۆ 900 دینار ینی کەمتر بێ لە 1,000 دینار شەکراوەکە هەشە یەتە دوکانەکە لە شتێکم بەرە کە کەس نەیبینی بێ دۆم خەرجی و مەسروفاتی کاتێک کە کوڕێک ژیانی هاوسەرگیری لەگەڵ کچێکە پێکێنێت ئەمە دوم مەسرفمانە دوم و پارێک کە سەر پێکەین ئاڵتونکردن با بزانین ئاڵتون بەچەنە و نرخی ئاڵتون بەچەنە و ئەگەری کەسێک 20 مسقال ئاڵتون بکە بۆ نمونە بە ڕادێشی کەمیش بزانین چەندێکە کات و ئەژڵێن لەوانەیە ئەگەر تۆ 20 مسقال ئاڵتون بکەی 50 وەرەقە ئاکات ئەم 50 وەرەقەیم کوڕە داماوە لەکوێ بێنێت ئاخۆ ئەگەر هەرشی بوو ڕەنگە بیرکردنەوەی وا بێ ئەم ئاڵتون نەکات ئایا ماڵی کچەکە ڕازین چه عیارێک بێت 20 بێت باڵە باش تقریبا 55 وەرەقەی تێچێت 55 وەرەقە ئەمە هەموو کەسێکە توانن 55 وەرەقە واللهی بڵێم یعنی هەموو کەسێک نا هەیە ئەوەشی پێ ناکرێ هەیە زیاتری شەکات وڵای تر هەشتا بەپێی حەسەبی ڕغبەکە بکرێ یعنی نەک هیچ نەکرێ و نەکشتیش بکرێت بە پێی توانە تاوەکو چەندێک پێی بتوانێت ینی چۆن بتوانێت دابینی کە ئاڵتونی بۆ بکە بەڕای من باشترە وەک لەوەی شەکراوی بۆ بگەڕێ لە بەپێی توانای کوڕەکە ئەگەر نەیتوانی پێی نەکا باشترە خۆی ژیانی هاوسەری ئەوە سەرکەوتووە کە ئاڵتونی زۆر نەبێ بوو بە باو تێگەی ئەوڵە بۆچی ڕەفیقەکەی من ئەوە نایکردووە ئەوڵە بۆ دراوسەکەی من ئەوە نەیکردووە هەمووی چاو لە چاوکەرەیە بۆیەوە
تا چەندێک ئەم باوە ماوەتە لای ئێمە ئەم نەریتە ماوەتەوە کە ئاڵتونێکی زۆر بکرێت بە ماڵە کوڕ و کوڕیش لەو لا بڕوا قەرز کات یاخود پارێکی زۆر پیاکات و خۆی بخاتە ژێ قەرزەوە یاخود کاسپێکی زۆرەوە. وڵای ئەو باو نەریتە هەر هەیە و هەر هەبووە بەڕاستی وڵاتی ئێمە لە کۆنەوە تا ئێستاوە شتە هاتووە ئێستاش بەڕاستی ئەو بەپێی ئیمکانەتی و کوڕێ و کوڕی ئیمکانێتی بێ بەپێی توانای خۆیکاوەیەکی ئیمکانێتیشی نەبێ کەمترەکات. ئەگەر خۆشەویستێکە زۆر بوو ئەتوانی تەنازلی بۆ بکەی بەس ئەگەر نەبوو ئەو کاتاڵی تەنازل ناکەم. کەوتۆتە سەر خۆشەویستێک باش لێ ڕاتەگرم کەواتە ئێمە زۆر جا کە هاوسەرگیری لەگەڵ کەسێکەکەین شەر نییە خۆشمان بێت وڵا باچۆن شەرتە. هاوسەرگیری کەوتۆتە سەر خۆشەویستێک ئەخنا زۆر جار مەسەلەن ئەگەر ئەو دوانە پەیوەندیان بەیەکەوە هەبێت چەند ساڵ مەسەلەن بەیەکەوە ببێتن ئەو کاتە کە کەوتە سەر مەسەلەی مادە کچێ هەر خۆشی نویستمیان کوڕە کچێکی خۆشەویست بارم زەواجە شەر نەکرێت ناناوانیە چۆن کریانی باسە ئەی تو بۆ حسابی تۆ بێ ئەی وەختی کۆن ئەی چۆن زەواجیان کردووە خۆشەویستیش نەبووە دایک و باوکی تۆ بەڵام احترامان لە یەکتی گرۆڵام بیرش نەچێ وەختی خۆی کە ڕاستەکەی زەواجیان کردوڵام جاری وایە سەمسخاڵ هەم بە پیاوە داماوەکە کردووە خۆیان لەستا 5 ساڵی ڕۆشتیوە ئەو کاتە ڕێکەوتن بالفعل وایە کولتورێکە لەواچێ پێش بچێت تا تەواویشە بێت یعنی بەردەوام بێت بەو شێوەیە هەتا خەڵکە زیاتر واعیترە بێت سەقافەت و خوێندەواری و ئەو جۆرەشتانە زیاب بکات تەمان بە تاکید بەرەو باشتری ژەڕوات هەیە زۆر ڕق لە حەفلەیە بەس هەیە حەزی لێتی ئەسا من خۆمی چێکم لەوانی کە ئەو شتانە چکە ئەمێنێتەوە بۆ هەتا خۆشەعنی لەژ هەموو ژیانتا یەک جارە شتێکی لەبەرەوە بۆنێکی ڕاستە وایە بەڵامتر عادەت و نەریتەکەەوە هاتووە ئەو پارەی ئاڵتونە ئەمێنێتەوە پارەی شەکرا و ئەمانە دوو ئەوە شۆ ئەڕات و وەکو بە بەلاش بەڵام پارەی ئاڵتونەکە ئەمێنێتەوە و سبێنی کوڕکسەکەری سوادی لێکەنەوە زۆر جار ئەڵێن کە ئاڵتونە فرۆشتەوە نرخەکەی مەسەلەن لەوانێت دەوەرەقەیەک ئەو 55 وەرەقەی ئەرەوەڵا دابەزێت بە تاکید لەوانتر حوت هەشت بۆ دا جاری وایە ئەوەش زای سەبەکە چێ ئێمەش بڵین لەو 55 وەرەقەیە حوت لەوانێ بڵین وەرەقەیە دوو وەرەقە خانجاسکە زەڕەنگەرەکە ئەوەی تری ئەڕات بۆ ئەوەی کە لە دووبەی هێناومانە یەکێ لە مەسرەفەکانی تر کە ئەیکەین سارە ڕازانەوەی بووکە با بزانین نرخی سەر ڕازانەوەیەک چەندی تێچێت لەگەڵمان نابن نرخی سەر ڕازانەوە لە 10,000 هەتاوەکو 20,000 25 سەراوە خۆ مەسرەفەیان کەمە ئارۆڵە ناچێت $100 نەخێر ئەو پەڕی 35 بۆ 40,000 لەوە زیاترە لە 10,000 هەتا 35,000 سێم خەرجی و سێم مەسرف ئێوەش دەفتەری حسابەکانتان دابنێن کە کاتیان بەرنامەیەکەین و حسابیەکەین سێم مەسرف جلی بووکە ئەگە بە کرێبی نرخێکە و ئەگەر کچەکەش حەزی کرد ئەم جلی بووکەی وەکو یادگارێک لا بمێنێتەوە ئەوە نرخێکی ترن بەڵام با بزانین نرخی کرێ و یاخود کڕینی جلی بووک چەندی تێچێت وڵای بەپێی بەدلەکە فەرقەکە ئەگەر بەکار هات بێ سعریشی ئەتیادی لە 100,000 و 80,000 تر بەرەبرە ڕات تا 200,000 ئەوە سعری ئەخێرێتی بەڵێ بۆ فرۆشتنی شەیە بەپێی بەدلەکان فەرقەکە هەیە بە 3 وەرەقەیە هەیە بە 4 وەرەقەیە هەیە بە 5 وەرەقەی بەپێی نەوعەتەکان فەرقی هەیە بەڵێ هەیە بۆ نیشانەی شتێکی تایبەتە خەڵک شتی بەسیط و سادە بەکارێنێ بۆی لەو سەرەوە کە شتێک بەدڵی خۆی وڵی بەپێی خەڵکەکان فەرقەکە هەنێک کەسێ هەر شتێک عادەتە و چکم هەرەوە و زیکراتێک کەمێنێتەوە ئەو بەدەستبێ بۆ لە بروی جیاوازیە بێ لەگەڵ کەسانی تراکە مەسەن لە حەفلە و شتەکانە بە ڕای من تابمێنێتەوە باشەوە یەکێک لە مەسرفەکانی تر ڕازدانەوەی بووکە کە بۆ حەفلەکە تۆ ئەم بووکە ئاماداکی نرخی چاکردنی بووشە یاخو ڕازدانەوەی بووشێ 350,000 دینارە لە زۆربەی زۆری ساڵۆنەکانە ڕەنگە بم نرخە بێت یاخو شتێک کەمتر بێت ئەمەشیان حساب بکەن بیرمان نەچێت هەر بە مەسرفانش کۆتاییمان نایەت لە دوای ئەوەی کە ژیانی هاوسەرگیری پێکهێنا و حەفلە و شتەکە تەواو کرد ئێترێتێک ناو کرێوە کری خانووە خۆ ئەرزیان بۆ دانە نایێت و یان خانوویان بۆ دروست نەکردووی بۆ بەڕێزێت تاکو تۆ لەوێ ژیان بەریتە سەر بەڵکو چتە کرێچێتیەوە ئەم کرێچێتێش مەسرفی خۆی ئەوێت جاری واشەیە ئەوە نەو لە ناوڕۆنی مەڕیدەکەی ماڵی خۆتانە بووی ماڵەکە فێنکەیتەوە دوای ناوبڕەکە گەڕێنە وڵاتان لەگەڵمان نابن دوور مەکەونەوە